بەڕێز کاخوبا تاڵەبانی وەکو جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاریە یەکێک لە ئێوارە بەربانگەکان لەگەڵ ڕۆژوەوانانی هەژار و کەم دەرامەتی شاری سلێمانی بەربان کاتەوە. بۆیە بڕیاردرا کە ئەمڕۆ 30 مانگ لە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ یا مزگەوتی گەورەی شاری سلێمانی ئەم ئێوارە بەربانگە بۆ نزیکی 1800 ڕۆژوانی شاری سلێمانی ڕێک بخرێ بە تایبەتی ئەوانەی کە لە چین و توێژە هەژار و کەم دەرامەتەکان بەداخەوە خۆی بەوەی ئەرکێکی تایبەتەوە نەیتوانێت میوارەیە خۆی لەگەڵیان بێەوە بەشداری بکە لە مەراسیمەکە و لە بەربانگەکە، بەڵام ئێمە بە نوێنرایەتی وەکو تیمی سلێمانی لەگەڵیان بەشدارین. هیوادارم ئەو ئەرکەی کە لەسەر شانمان بۆ جێبەجێمان کردبێ بۆ خۆی تەقلیدێکی مێژووی هەیە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی و لە مەرقەدی کاک ئەحمەدی شێخ کە لە سەردەمانێکی پێشوو ئێوارە بەربانگ ئامادە کراوە بۆ ڕۆژەوانان لە نیوەڕوانەکان و ژەمەکانی تری پێش و دوای ڕەمەزانی شام تەقلیدە بەردەوام بۆ لە سەردەمی حەبسەخانی نەقیبەوە. ئەمە بۆ خۆی لەم مانگەیە زیینوکردنەوەی ئەم تەقلیدە و بەشداریکردنی هەژاران و کەم دەرامەتان بە بەربانگێکیش بێ بە ئێوارەخوانێکیش بێ بە ئەرکێک و واجبێکی خۆمانمانزانیوە